ئەکسسوارات کاریگەریەکی جوان بە خانمان دەبەخشێت و شیکتر دەردەکەون. ئافرەتان کاتێک جلی ڕەسەن لەبەر دەکەن هیچ ئێسسواراتێ بەکارنایەنن وەک ئەوە وایە شتێک لە ستایلەکەی کەم بێت. ئێسسوارات بە پێکاتەیەکی لە پیشەسازی مۆدە و دیکۆراتدا دادەنرێت. هەر ئافرەتێکی شێوازی تایبەت بەخۆی هەیە لە هەڵبژاردننی ئێسسواراتەکەی لەم راپۆرتەدا بۆ چوونی چەند فرۆشیارێکی ئێسسوارات وەردەگرین. بەڵێ وڵایی بەڕادەیەکی زۆر ئێکسوارات ئێستا مۆدیلە لە بەرەوەی بۆتە جێگرەوەی زێر تێگەی نرخی زێر بەرزە لە بازارەکە بابەت ئێکسوارات زیاتر بەکاردێ لای ئافرەتە بەناوچەی مەسەلەن لای سۆرانی مارکەکان مۆدیلە لای بارزانیەکان بابەتی ئاو زێر بابەتی گەورە مۆدیلترە. ئێستا چ ئێسسواراتێک بووتە مۆدە؟ بەخوای لە ئێستادا بابەتی مارکە زۆر مۆدیلە تێگەی مارکە ماستەرەکان مارکەی شانێڵە مارکەی ڕۆلێکسە تێگەی کۆپیەکانیان لە ئێکسوارات زۆر مۆدیلە. بەڵێ کوڕانیش ئێستا ئێکسسوارات بەکارهێنا؟ بەڵێ ئەرێوەڵا کوڕانج بە ڕێژەیەکی زۆر گوستیلا دەستبەند ملوانکە بەکاردێن. تا چ ڕادێک ئافرەتان ئێکسسواراتیان لا گرینگە؟ تا ڕادەیەک گەلک زۆر ئافرەتان کریستانیان بەلاوە گرینگە ئافرەتەکان بۆ سەعات و تاقمەکان سەردانی دوکانەکەمانەکات ببوونە تایبەتەکان ئاهەنگ و ئەوانە. باشە ئافرەتانێک هەن ئێسواراتیان بەلاوە جوانە بەڵام بەکاریان ناهێنن ئایا هۆکارەکەی بۆ چێگەڕین؟ هۆکارەکەی گەڕێتەوە بۆ حساسیت نەخۆشی و هەروەها باری مادی